سڵاو ئەم کاتتان باش هیوادارم ساغ و سەلامەت و تەندروست بن بە تایبەت لەم ڕۆژانەی کە زۆر جار دەبینی برا دڵی لە برا دێشێ خزم و کەس و کار دڵیان لە خزم و کەس و کار دێشێ بەرەو هەڵبژاردن دەچین هەڵبژاردن پرسێکی جوانە بۆ ئەوەی کە نیشتمان بەرەو پێش بخەین بەڵام دەبینی لە هەندێ لایەن ئەو جۆرەی کە دەبێ ئەو ئەدەب و نەزاکەتە بەکاربێنن لە هەڵبژاردنە بەکاری ناهێنن چونکە لە دوان ڕۆژدا هەر هەمومان پێکەوە دەبێ لە خزمەت ئەم نیشتمان و ئەم کوردستانە دابین. من لە مێژە دەڵێم کاری سیاسی ناکەم بەڵام وەرزش و سیاسەتیش لێک دوور نییە میوانی ئەو جارەمان هەم سیاسیە هەم وەرزشوانە هەم پاڵەوانەکان بووە. ئێستاش بە بڕوای من باوکی هەموو پاڵەوانەکانە لە بەتایبەت لە هەولێر و دەوروبەری خزمەتی یەکجار زۆری وەرزشی کردووە. مامۆستا تاهیر سابیر بەخێر بێ سەرچاوم بەڕێوەبەری وەرزش و لاوانی هەولێر و دەوروبەری بەخێر بێ سەرچاوم. خۆشبی سەرچاوان کاک محەممەدجان زۆر سوپاسان دەکەم بە تایبەتی لەو کاتە هەستیارە و خۆشەی کە بەرەو هەڵبژاردننی دەڕۆین لە هەرێمی کوردستان. ئێمەش وەکو وەرزشوانان پێگایە جێ پێگەی خۆمان دیاربی و لە بەرچاو بین لەبەرەوەی وەرزش پێگایەکی فرەوان و پانتایەکی گەورەی هەیە لەناو کۆمەلگا و لەناو بواری وەرزش و وەرزشوانان و دۆستی وەرزشوان. بۆیە دەبی بە هەمومانەوە هەوڵ و پژێری کامل بدەین بۆ سەرخستنی پرۆسەی هەڵبژاردن لە کوردستان. مامۆستا تاهیر لە مێژ بوو لە بیانوویەک دەگەڕام کە لە خزمەت جەنابت دابم بۆ ئەوەی کە ئەوە لە بەرنمەیەکی وەرزشیدا تاوتوێی وەرزش لە کوردستان بکەین باشترین بیان و ئەم هەڵبژاردنەیە. بۆچی ئەزمموی جەنابت وەکو مامۆستایەک ئەوە زۆر گرنگە بەلای منەوە. دەمان هەوێ لەو کاتەکەمەیدا کە هەمانە جوان باسی ڕۆڵی وەرزشوانان بکەین لە پرۆسەی هەڵبژاردن. بەڕاستی ڕۆڵی وەرزشوانان لە پرۆسەی هەڵبژاردن چییە؟ بەڵێ طبعاً پرسیارێکی بەجێیە وەچی گوتمان وەرزشوانان وەرزش بەعام لە هەموو ماڵێک لە هەموو گەڕەکێک لە هەموو شارێک لە هەموو قەزا و ناحەیەک وەرزش دەکرێت. یعنی واتە لە ژیان وەرزش زۆر پێویستە بۆ جەستەی مرۆڤ بۆ هەموو شتێک. بۆ پرۆسەی هەڵبژاردن پارتی دیموکراتی کوردستان کە گەورەترین پارتە لە کوردستان لە هەموو هەڵبژاردنەکانی هەر یەکەم بۆ هەر یەکەمیش دەمێنێتەوە. بۆیە پێویستە وەرزشوانان ئەوەی بکەن بێخنە بەرچاویان کە پێویستە لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان لە بەرچاو بگرن لەبەر ئەوەی سەرکردایەتی پارتیمان هەر لە کاتی لە ساڵی 46دا مزرا تاکو ئەمڕۆ کاک محەممەد زۆربەی زۆری سەرکردایەتی پارتیمان وەرزشوان بووینە بە تایبەتی ئەوانەی لە ژیان ماون ئەوانەی لە ژیان نەماون وەکو جەنابی سەرۆک کاک مەسعود یەکیا لە یاری زانیانی تۆپی پێ بووە لە بەغدا لە کەرخ یاری کردووە. جەنابی شەهیدی سەرکردەی وەرزشوانان فەڕەنسۆ هەریری کە شەهید کرا بە داخێشی گرانەوە کەسێکی وەرزشوان و وەرزش دۆست و بەرپرسێکی وەرزشی سەرکەوتووی کوردستان. مامۆستا تای بۆ کەس شاراوەنیە کە جەنابت پارتیەکی 24 عیاری بە ئەمڕۆ زیاتر باس لە ئەو خزمەت و خزمەت گوزاریەی حکوومەت بکەین کە بە وەرزشی کردووە. جەنابەت وەکو وەرزشوانێک وەکو وەرزشوانێکی دێرین ئەوەی کە کۆمەڵک دەستکەوتت هەبووە لە ئەدای کابینەی نۆیەم بۆ خزمەتکردن بە وەرزش و وەرزشوانان ڕازی هەر بەڕاستی لە 100 چەندی پێدەدەی؟ بەڕاستی یعنی ئەوەی حەقیقەت بی کابینەی نۆیەم زۆری کرد بۆ وەرزشوان لەسەر ئەو وەختەی کە قوتی خەڵکی کوردستان لەلایەن بەغدا و لە موچە و لە میزانیەی هەرێمی کوردستان کە نایەتن و کە زۆر بە زەحمەتە لەگەر بەغدا بەڵام سەرەڕای ئەوەی کابینەی نۆیەم
بە سەرکردایەتی حەکیمانەی جەنابی کاک مەسعود بار زانی ئیش و کارێکی باش کرا. ئاخر ئیشەکانی ئەوە بوو کە وەرزشوانان لە سەرجەم پاڵەوانیەتیەکان لە پاڵەوانێتی نێودەوڵەتیەکان ئۆلۆمپی بی عالەمی بی ئاسیا بی عێراق بی ناوخۆی کوردستان بی بڕیارێکی دەرکرد و دیاری کرد کە هەموو وەرزشوانێک ئەنجامی یەکەم و دووەم و سێیەم بەدەست دێنن نەچن لە دەرگەی خەڵکی بدەن لە دەرکەی ئەوەی بدەن کە بچن خەڵات بکرێن نەخێر بڕیارێکی دەرینە کە هەر هەمویان بە شایستەی خۆیانەوە شایستەکانیان چۆنە یەکەم و دووەم و سێیەم بەوەی خەڵات بکرێن بە بەردەوامی هەمیشەیی. مامەستا ئەو بڕیارە بە بڕوای جەنابەت تا چەند دەبێتە هۆی هاندانی گەنجان بۆی کە ڕوو لە وەرزش بکەن وەرزشی پاڵەوانێتی نەک ئەو وەرزشی من بۆ خۆم لە هۆڵێکی وەرزش دەکەم ڕادەکەم ئەو بۆ تەندروستیە ئەوەی کە بیهێوێ ببێ بە پاڵەوان بیهێوێ بێ بە یەکەم و دووەم و سێم و ئاڵای کوردستانیش بەرز بکاتەوە. مامۆستا ئەوە یەک لە هۆکارەکانە لەبەر ئەوەی لیاری بەس وەردشوانی نەگوتیە ڕاهێنەرانی گوتیە ناوبژیوانانی گوتیە ئیدارە ناجیحەکانی گوتێ کەواتە یعنی ستافێکی کاملی گوتیە کە خەڵات دەکرێن کە ئەوانە خەڵات دەکرێن ئەمڕۆ خەڵاتەکە خەڵاتێکی باش و دیار و لە بەرچاوە دەبێ وەرزشوانان ئەوەی بێن نەبەرچاوی خۆیان هەوڵ بدەن پێشبڕکێ بکەن پێشبڕکێکی شەریفانە تەنافسێکی شەریفانە لەگەڵ یەکتر بۆ ئەوەی بتوانن ئاستی وەرزش بەرز بکەن و خەڵاتەکە بۆ خۆیان دابین بکەن. هەر دەبێت ئەو خەڵاتەش و بێجگەلەوەی لە دروستکردنی ژێرخانی وەرزشی بە تایبەتی ڕاستە ئێمە لە هەولێر کەم و کورتێکمان هەیە یعنی بەسەراحەتەوە دەرێنەوەی زەبەر بودجەی هۆڵی زەردە لە مێژە ئەوە بۆ چانە کرایتەوە ئەو شوێنی پارە ئۆلۆمپیا یاریگای لە یاریگای فەڕەنسا و هەریری بەولاوە دەبا یاریگایشی 6,000 کەسیمان هەبی ئەوەش لە پرۆژەیە لە ساڵی 2025 دەبا پرۆژە وەکو هەمومان تەقدیممان کردبایە کە دوو شوێن دروست بکرێت بۆ هەموو وەرزشەکان. مامەستا یەکێک لە گلەیی هەموو ئەو وەرزشوانانێک کە دێنە بەرنمەکەی من جگە لە یاریزانانی تۆپی پێ تاڕادەیەکیش یاریزانانی بالە دەڵێن بەشی زۆری بودجا بۆ ئەم دوو وەرزشەیە بە تایبەت تۆپی پێ تا چەند جەنابەت لەگەڵ ئەو بابەتەدا هەیە ئایا ناکرێ گیرفانەکە بڕێک شلتر بکردێت بۆ هەموو وەرزشوانەکان بۆ هەموو جۆرە وەرزشەکان بەخۆی بودجەکە ئەوانی کە وەردەگرن 3-4 نادی کوردستانن لەوانە کە لە پلە نایابی عێراق بشارەکەن زاخۆ دهۆ کەولێر نەورۆزی سلێمانی ئەوانە کە لە پلەی نایابی عێراقن ئەوانە زیاتر پێویستیان بە هاوکاری هەیە هاوکاری لەلایەن هەر کەسێک لە لای خۆی بۆیە دەکرێت بەڵام ئێمە وەکو بەڕێبەرایەتی گشتی وەرزش و بەڕێبەرایەتی وەرزشی هەولێر هەموویانە وەرزشیەکان پۆلین کراون چۆن پۆلین کراون لەسەر ئەساسی چالاکیەکانیان لە یەکێتی وەرزشیەکان چیان کردیا مانگانە ساڵانە چەند چالاکیان هەبووە بە پێی ئەو دەرخستەیە کە بۆمان هاتووە لە سەوەی پۆلین کراون و بودجەی خۆیان وەردەگرن بەڵام لەگەن نەبوونی بودجەی مرکزی ئەوەش دەسەڵاتی وەرزش نییە بۆیە یعنی بەڕاستی ینی کە نەتوانین موچە بکرێ ئەوانیت کرد بۆ یاریەکان کەمتر دەبنەوە ئەوە تاسیرێکی زۆری هەیە بەڵام بڕوا بکەن بۆ وەرزش تەخسیری نەکرێت. مامەستا نامان هەوێ ناوی هیچ کەسێک بێنی و هیچ کەسایەتێک بێنی بەڕاستی ئەو هاتوو هاوارەی دەگرم و دەکوژم و ئەوانە لە بۆ هەڵبژاردن ئایا بەڕاستی پێویستە و وەرزشوانان دەتوانن ئەم شت بابەتە بڕێک هێور بکەنەوە چونکە دەڵێن عەقڵی سالم لە جەستەی سالمدایە وەرزشوانێک کە پاڵەوانە خەڵک خۆشی دەوێت ڕەنگە قسەی ئەو زیاتر بە هەند وەربگرێت تا منی محەممەدی شەهدی پێویست بەو هاتوو هاوار شتە دەکات یاوێکە کارنامەیە کە خەڵک دەبێت سەیری کارنامە بکات تا چەند خزمەت بە وەرزش کراوە تا چەند خزمەت بە ئابووری کوردستان کراوە بە ئاوەدانی کراوە بە ژینگە کراوە. مامۆستا ڕێزمە هەیە بۆ هەموو سەر لایەنە سیاسیەکان بەڵام هەندێک بێتام بووینە
یانیش قسەی وا دەکەن کە نە منطقە نە لە عەقلیش نزیکە، شتێکی زۆر ناشرن و نابەجێیە. ئەوانە مزایەدەیە بەسەر خەڵکی کوردستان دەکەن لەبەر ئەوەی شردنی ئەمن کابرایەک بم، سەرۆکی حزبێک بم، بەڵام هەموو شتێکم تەواوی لەوانێت نەخۆشی دەرونی مەبی. لەوانەیە ئەوەی ئەو شتەش دەکەن لەسەر ستێجی لە یاریگا دروست کراوە، دێم و دەڕۆم و هاوار دەکەم، ئەوها دەکەم ئەوها دەکەم. شتێکی ئەوە منداڵانیە، عەقلی منداڵێکی ابتیدایی کە دەیبێ مەکتەبێ لە سەرەتای ژیانی، لەوانەیە یەک دوو ڕۆژ دەوەرزاری شەرم بکا بستە پۆڵەکەی خۆی. ئەوانە هەموو شتێکی دەستکردە چێ پێی دەکا یەکێک پێی دەکە. باشە پێ دوابێ وەرزشوانان پێویستە جەوگیر بن، ئەوانی جواب بکەن، یا ئەوەی کە بە شێوازێکی شارستانیانە لەگەڵ هەر حیزبێکن. دیسانیش دەڵێم ڕێز بۆ هەموو حیزبەکان بە هەر حاڵ ئایدیای جیاوازە، بەڵام لە کۆتاییدا کوردستانە و یەک ئاڵایە و یەک نیشتمانە. وەرزشوانان ئایا دەتوانن ئەم بابەتانە بڕێک هێورتر بکەنەوە؟ مامۆستا وەرزش مەسەلەکێ دەرێ العەقل السەلیم فی جسم السەلیم. وەرزشوانان تێگەیشتوونە لەشێکی ساغیان هەیە، ئەو شتە منداڵیانە نایکەن. باش لەوەی کە جەنابەت باسم کرد کە پارتی 24 ئایاری وایەتی وایە، نازان بەزی دەرێن 21 زۆر مەرغوبترە لە 24 ئەو پەڕیمە دەڵین ئەو پەڕەمیش بەخوا لە زێر و شتیوا بڕێک تێناگەم، بەڵام دەڵێن 24. وا بیر دەکەینەوە حیزبەکەی جەنابەت سەرکەوتن بەدەستێنێ، زۆرینەی پەرلەمان بەدەست ئەو دەبێ، دەتوانێت چی بۆ وەرزشوانان بکات؟ وەکو کەسایەتێکی وەرزشی چیان پێ دەڵێت؟ دەڵێ ئەرێ ئێوە ئەوە پەرلەمان کارا کرایەوە، چی بۆ وەرزشوانان بکەن؟ هەولێر چی پێویستە؟ ئەو کەم و کوڕی کە باسی دەکەی ئا دەکردرێت حکوومەتی داهات و جێبەجێ بکات؟ کە تەماشا کاندیدە بەڕێزەکانی پارتی دیموکراتی کوردستان دەکەم، 180 کەسی لێ هاتوونە، کەسی باشن لە وەرزش و لە هونەر و لە سیاست و لە ئابووری و لە هەموو شتی ئیسانی باشی تێدایە. بۆیە دەئێستاوە کە نەتائیجی پاش 20 مانگ دەردەچی، داواکارم لە پەرلەمانی تازەی ساڵی 25 پارتی کوردستان، پەرلەمانی کوردستان کە دەردەچێ دەبێ داوا بکەن، پرۆژەی نوێ داوا بکەن. هەر شارێکی وەکو هەولێرێ کە ئێستا زیاتر لە ملیۆنە خەڵک لێ دەژی، پێویستی بێت چییە لە ڕووی وەرزشی دەڵێ، لە ڕووی هۆڵی وەرزشی، یاریگای تۆپی پێ، یاریگای یاریە کوشتاریەکان، چکەمار تایرە و سەر لەو قەدەممان نییە، 30 قسوور یاڕێوە جۆری وەرزشیمان هەیە. ئەوانە هەر هەمووی دەبی پرۆژەیەکی وەرزشیان بۆ بکەن، بە تایبەتی بۆ شوێنی مەشقی یاریەکان، مەراکز تەدریبی، یعنی هۆڵە تایبەتمەندی یاریەکان لە هونەرە کوشتاریەکان بگرە، لە یاری تاکەکان بگرە، لە یاری جمناستیک بگرە، کاراتی بگرە. ئەوانە هەر هەمووی دەبی شوێنیان بۆ بکرێت و کە ئێستا هەیە، بەڵام وەکو هێشتا زیاتری دەوێت لەبەرەوەی خەڵکەشی زۆر بووە. وەرزشیش بە هەموو نەوەیەکی وەرزش و وەرزشوانان هەر هەمویان لەبەرەوەی ئەمن لە ناو شاری هەولێر لەگە زۆربەیان وەکو برامە، وەکو برا و برادەرین لەگەڵیان، نەک وەکو بەرپرس بین یان ئەوەک بیتن، هەر لەگەڵیان بوویمەبی سەردانم دەکەن بە بەردەوامی. لیستی 109 لە وەرزشوانان دوور نییە، نێزیکە بە لیستی ماڵی خۆیان دەزانن، بە لیستی خۆیان دەزانن. 100,000 وەرزشوانانی هەولێر، وەرزشوانە دێرینەکانمان هەیە زیاتر لە 600-700 کەسە بە خۆیان و جگە لە عایلەشیان. وەرزشوانە دێرینەکانی بەغدامان هەیە، ئەوانە یانە وەرزشیەکانمان هەیە لە سنووری پارێزگای هەولێرێ، یەکێتی وەرزشیەکانمان هەیە لە هەولێرێ، پارا ئۆلۆمپیکمان هەیە، لیژنەی ئۆلۆمپیمان هەیە. ئەوانە لەگەڵیان هەمووی قسەمان کردێ. هیچ پلانتان هەیە بۆ ئەوەی کە پێش لە گرژی بگیرێت و
ڕێز لە ڕاو بۆچوونی جیاواز بگیرێت ڕەنگە لە خێزانێکدا دوو کەس بن لە دوو حیزبی جیاواز ڕەنگە لە خێزانێک بن هاندەری دوو یانەی جیاواز هەبووە بۆ نمونە هاندەری ئینتەرمیلانە لەولا ئەو برای هاندەری ئایسی میلانە مەبەستمەوەی ئایا پێتان ڕاگەاندون کە ئەو شعوری وەرزشوانە کە دەبێ هەیبێ ئەوە بێت بە هاتو هاواری لایەنەکانی دیکە نەبێت لەو ڕۆژانە یەک لە کاندیدەکانی پارتی دیموکراتی کوردستان ناوی ناینم نەبتە دیعایەوەراوەریە لەسەر لیستی پارتیمانە خزم و کەسێکی هەیە برادەر من وەرزشوانن نەخۆشێکیانە بوو سەردانیم کرد گوتمەوە خزمە شتان نێزیکەکانتان ئەوە مڕەشەها گوتی سەر و ماڵ و ژیانمان لە بۆویە ئەوان لایەنیت کە بوون وەکو وەرزش وەکو وەرزشوان بیان ئەویانە لایەنەشکە بوون بەڵام گوتیان لەگەر خزمی خۆمانە سیاسیەن لایەنێکی دیکە بوون سیاسیەن ئێمە نەبوون کاندیدەکەی خۆمانە خۆی و عائلە و کەس و بەڵام لە عائلەشیان دەبینێت وەشی باس دەبێ بەڵێ لایەنیت کە بوون و گوتیان بە چاوان بە سەر و ماڵ لەگەر خزمی خۆمانین پشتی خۆمانە لە خینی خۆمانە هەتا مردنی لەگەڵینە دەست خۆش بێ سبەی لە کابینەی نوێدا دەیەمدا ئەگەر بەرپرسیارەتی بدرێت بە مامەستا تاهیر سابیر یەکەم شت چی بۆ وەرزشوانان دەکەی؟ ئەمە کابراایکی نەگۆڕم چۆن خزمەتم کردیە لە کاتی شەهیدی سەرکردە فڕەنسا و هەرێری کە یاریگای شەید ئەو یاریگای یانێوەری سێولێرمان دروست کرد بەڕێوەبەری یاریگا بوو خۆم پاشی یاریەکان مەدرەزەکان پەیژەکانم دەشوشت و هەمویانم خاوێن دەکردەوە لەگەر کرێکارەکان لەگەر خۆم کە بەڕێوەبەریش بوو فریزەکە بە تەرەکتەر خۆم فریزم لێ دەدا ئێستاش کە مدیرم و ئەوانەما بەڵام بۆ وەرزش سرم پێوە نییە هەموو کاتێک ئەوەی بۆ وەرزش بکرێ لە ژێرخانی وەرزشی لە پێگەیاندنی یاریزانە لە دروستکردنی تیپی زیادزیە بە تایبەتی ئەو یاریانەی کە زۆر لەبیر کراون نەک بچم احتیمام بە یەک یاری بدەم لە پێش کەناڵە تەلەڤیزیۆنەکان بێم شان و باڵی خۆم بکەمەوە ئەوەی بکەین لۆ من جیاوازی نییە لەگەر لە هەمویان لە قیادەکانی خۆشمانەوە ئەمێن کەسێکی دیارم خزمەتی ئەو حیزبی خۆم دەکەم هەتا ژیان ماوە خزمەتی وەرزش دەکەی خزمەتی حیزبەکەی دەکەم و وەرزشی دەکەم لەبەرەوەی کە ئەم کادیرەشی لێ هاتووی پارتی بم دەبی کەسێکی دڵسۆزی وەرزشوانانیش بم هەر وەرزشوانێک ئێستا هەیە پۆستی هەیە پۆستی وەرگرتیە وەرزشوانە بەڵام بەدڵی من نییە بەڵام فەرز کرایە لەسەر بەدڵی من باە ڕۆژێ تا هێوارە لە فەیسبووکی لەوانە پژێری لە ١٩ دەکەم خۆزگە دەخوازم ئەوەی پارتیە وەرزشوانە بە هەموو شێوەک لە ماڵی منداڵی پلچی مامی ئامۆزای خارجی کەس و کاری خۆی بۆ ڕۆژی 20دا هەمویان ئامادە بکە و یەکێک لێ پێچینەوەشیان لەگەڵ بکە بۆ سندوقی دەنگدانی لیستی ئەم پێی دەرم لیستی وەرزشوانان لیستی پارتینە لیستی وەرزشوانانی دوا ڕۆژی کوردستان. دەست خۆش بێ مامەستا وردە بەرەو کۆتایی بەرنامە دەچین ئەگەر سبەی لە بەرنامەی داهاتوو من کەسێکی نزیک لە یەکێک لە حیزبەکانی دیکە بانک بکەم هەندێک پرسیاری ئاراستە بکەم جەنابەت وەکو پارتێکی تۆخی تۆ دڵگران نابی؟ دڵگران نابم بەس پرسیارەکان چی لێ پرسیارەکان ئەوەیە دەڵێم تۆ وەکو حیزبێکی دیکە لە دەسەڵاتدا بوویە بەڕاستی چیت بۆ وەرزش کردووە بۆ نمونە پرسیاری ئەوەی لێ دەکەم لە داهاتوودا دەتەوێت چی بۆ وەرزش بکەیت من پێم کوتم من کەسێکی ینی بەرنمەکەم بەرنمەیەکی سیاسی نیە بەڵام
بە بڕوای تۆ لایەنەکانی دیکە کە دەڵێن دەیگۆڕین و دەیشکێنین و بۆ ماڵی ئەوانە هیچ شتێکیان هەیە بۆ وەرزش بیکەن. کوڕی مام جەلال تاالبانی ناو نایێنێ ئەنانە کوڕیوی لە خرخۆ هەرە منە لە تەلەڤیزیۆن دەیگۆڕم شاپی داوێ نازانم چ دەکاتن. ئەوە کابرایەکی سەرۆکی حەزبێک ئەمن بچمە لای ئەوەی دەبی شەرم لە خۆم بکەمەوە تا دەگەمە لای ئەو دەبینم ساپانێ دەکات لە سەر ستێت شاپشافێن بۆ کتۆپی پێش بەزەوە لە سەر ستێت ئەوە چی دەگۆڕی فەرمووە گەرە تۆزێک ینی کەرامەتی خۆتت خۆش بوێ برای خۆت جێگیری ئەو حکومەتەیە لەگەت چەند وەزیرت هەیە وەزیری ڕۆشنبیری و حکوومەتدان لە ناو حکوومەتەن چی دەگۆڕ ینی نیوەی خۆت گۆڕی نیوەی خۆت ئەو جارە ڕاست دەکاتن نیوەی خۆی ئەگەر دەربستەوە ئەو دەردەچی دەرناچێت لەوانێ ئی خۆی بگۆڕی ینی لەوانەیە قوبادی وەزیری ئاوەدانکردنەوە وەزیری ڕۆشنبیری وەزیری ئەوانەی خۆی دەگۆڕی خۆ لەوانەیە ڕاستی بکای ئی خۆی دەگۆڕی ئیمە ناتوانێت باش لە کۆتاییدا باس لەوە دەکەم ینی لە کۆتاییدا هەرنابێ لە دەوری مێزێک کۆ ببینەوە هەرنابێ لەسەر سفرەیەکدا بنیشین هەرنابێ لە شارێکدا بژین هەرنابێ لە وڵاتێکدا بنیشین هەرنابێ بەرگری لە وڵاتێک بکەین جەنابێت وەکو کەسایەتێکی جوانی وەرزشی چی بە لایەنگرانی پارتی دەڵێی وەکو وەرزشوانان زیاتر بۆ ئەوەی کە ئەدەب و نەزاکەت نەزاکەتیان هەبێت ئەدەبیان هەبێت حورمەتیان هەبێت. یەکەم شت پرسیارەکە جوانە دەبێ بەیانی ئەمن ئێستا گەر فکر نەکەمەوە بەرنامەش کە دێم لەگەڵ تودا دەنیشمەوە پێ زەحمەت وەرە پێش لەگەڵ تودا دەنیشمەوە بە کەیفی خۆم قسەی دەکەم قسەی ناشرین دەکەم بەڵام ئەوەی ئەو قسەی دەکا تەمای بۆ کوردستانە بۆ مێزەنیە لە چوا دەورێدا بنیشتەوە لەوانەیە پارەیەکی باش خڕکاتەوە بڕوە پەیامی جەنابەت بۆ ئەمن دەڵێم ئەندامانی دەرێم نەک ئەندامانی پارتی هەموو کوردستان پێم خۆشە کوردستان ڕێک بن یەک پارچە بن یەک دڵ بن یەک ئەوە بین ئێمە ئێستا ئەوڕۆ لە ئیسرائیلیدا ئیران لە ئیسرائیلیدا بەو کەسە ساروغانەی لێدایە خەڵکی ئەوروپا و خەڵکەکانی خۆیان گەورە و گسکەیان بە یەک دەست هاوار دەکەن پشتگیری لە ئیسرائیل دەکەن بەڵام سبەی لە هەولێر درا لە هەولێر ساروغ لە هەولێر کەت خەڵک لەوانەیە ئەو شەو یەک بتڵ وێسکی لە خۆشیان خواردبێ ئیمانیان بە قەزیەکەی کوردی نییە ئیمانیان بە تاریخ و مێژوی کوردی نییە کورد لە ساڵی 1920ەوە تاکو ئێستا تێدەکۆشی ئەگە بارزانی نەمڕین نەبوایە ئێستا ئەوانە بە ئاساندی لەو کوردستانی دەژیان ئەگەر قازی محەممەد و شێخ سەعید پیران نەبووانەمەوامان دەکرد ئەوانەیە دەویت سامە تەماشا تاریخ و مێژی خۆمان بکەین نەک ئەمن لێرانە ئەوڕۆ لەسەر ستێدەکی خۆم بادەم و وها بکەم ئەوەی دەگۆڕمەوە چیچت پێ ناگۆدرێ لە کوشتنی خەڵک تۆقااندنی خەڵک لە شارێکی زیاتر هیچی دکرد نەکە مامۆستا جەنابەت هەولێری ما باش ئەی بۆ دەڵێن هەولێر دەستین هەولێر لەکوێ هەولێر دراوە بەچێ هەولێر ینی مامەستە کوڕی و شارەی ما لە سێ تاقا لە داکەم بوویمە لە ساڵی 1963 دادەسەنیە مامانم بووە بە قسەی ئەوەی بەڵام هەتاکو ئێستا تەواو بوو هەتاکو ئێستا هەولێری چاتی خۆشم دەکەم کوردایەتی و کوردستان پەرستی خۆشم دەکەم کابراایەکی نیشتیمان پەروەرم لەسەر نیشتیمانی خۆم بشکوژرێم وەسەلام عەلەیکم. مامۆستا تاریک سابیر سپاست دەکەم بۆ قسە جوانەکانت لە ڕاستیدا ئامانج لە ئەم بەرنامەیە ئەوە بوو کە وەرزشوانان دەتوانن بەرپرسیارەتی قبول بکەن لە پرسێکی گرنگی نیشتمانی ئەوەی کە پەرلەمان ئەگەر کارابێتەوە دەتوانن دەنگیان بگێنن بە ئەندامانی پەرلەمان لە هەموو لایەنەکان دڵنی هەروەها بە جۆری لە جۆرەکان لەگەڵ حکوومەت پشت و پەنای یەکتر بن بۆ خزمەتکردنی وەرزش و وەرزشوانان چونکە وەرزش هیچی کەمتر لە سیاست نییە بە وەرزش دەتوانی دەنگی خۆت
وڵاتی خۆت نیشتمانی خۆت بە وڵاتانی دیکە بسەلمێنی. منیش وەکو محەممەدی شەهدی داوا لە هەموو وەرزشوانان دەکەم ڕێنشان دەربن هەروەها بەرپرسیارەتی قبول بکەن نەچنە ناو ئەو قسە ناشرینانەی کە ئێستا سۆشیال میدیای تەنیوە لە دوا ڕۆژدا کە چاومان پێکتر دەکەوێ دەست لە باوەشی یەکتر بکەین و بە هەمومان خزمەت بە کوردستان بکەین. ئەم کوردستانە هەر ئاوەدان پێ.